ئێمەمان بۆچی ئەمە زەلیلێمان بەسەرا هاتووە بەسەبەبی نەبوونی چەک نەبوونی قووەتێکی هێزی ئیسلامی کە بتوانە بەرگری لە ئیسلامەکە بکە و ئەو دوو تاغوتەش هەروە ئەمێننەوە حتا ئەو ڕۆژێک کە ئەم خەڵکە زمینەیەکی فکری و عقائیدی و بیر و هەشتێکیان لە دڵ و دەروونە بۆ دروستە بێ قوربانی ئامادەی قوربانی دانا بن تەزحێ بدەن ئەو کاتە توانن بیگۆڕ ئەو کاتە مبامسکردبوون کە شەش ڕوکنەکەی شۆڕشکردن پێویستە منهەج و جەماعەت و حرەکەتی شیاوت هەبێ بۆی بتوانی بیگۆڕی پاشان پێویستە سێ ڕوکنی ترت بۆ دروست ببێ بریتە لە قائیدێکی خاوەن عەزم و ئیرادە و جددی نخبەیەکی تێگەیشت و لە پەیامەکە پاشان ئەو کاتە جەماوەرێکیش کە قوربانیەکە ئەدەن ئیمام خومینی شۆڕشی ئێرانی 64,000 کوژراویاندا بە دەردێڵن 64 شەهیدیاندا 64 ملیۆنیان کەوتە بەردەست و وڵات بە هەموو ئیمکانیەوە کەوتە بەردەستیان و ئەتوان ئێستا قوتەنەوە یەکی خوان ئیدامە پێودە و ئەگەر ئەوان دەزرێژەکانیان نەکردایەتە سەر ناوچەکانی تر و بەو دەمارگیریەی خۆیان بە وحشیگەرێتی خۆیان نەهاتە سەر یەمەن و سووریا و لوبنان و عێراق ئەوان توانی وڵاتی خۆیان پڕ ئاوەدانی بکەنەوەسە لە تورکیا بە قوتر بکەن ئەوان پێشتر کەوتنە گۆڕانکاری و لە ناحی دەستوریشەوە هەموو شتێکی فەقر قانونیان مطابقی مەزەبەکەی خۆیان بەڵام ێستا ڕۆژ بە ڕۆژ فەقیرتر بوون و بە هەلاکە تا زیاتر ئەڕۆن سەبەبەکەی ئەو دەزرێژیانەیە کە کردویان ئەمما 64,000 کوژراویاندا 64 ملیۆن بەردەست کەوت ئێمەشە بێ بە پشتیوانی خی پەروەردگار ئاوا باوەڕمان وابێ کە ئەتوانین گۆڕانکاریەکان لە وڵاتی خۆمانە بکەین چکە وڵاتی ئێمە تورکیانی هەتاکو دەوڵەتێکی قانونی بێ قوەی قەزاییە هەبێ وەکوڵن دەستور هەبێ دەستوری وڵات محکمەی دەستوری هەبێ سیستم و قانونێکە بێ حیزب بە پێ قانون تشکیل بێ حیزب بەپێی قانون انتخاباتەکان نەتیجەکان بە پێ قانون بێ قانون بۆ هەمویان وەکو یەک وایە ئەوە لە تورکیا هەیە لە وڵاتی میلیشیایی ئێمەیان نیشتیوە